لێرە لە شاری سلێمانی و لە دوای ساڵی 2003ەوە بیرۆکەی دامەزراندنی زانکۆیەکی قازانجنەویستی ئەمریکی بۆ گەنجان لە عێراق نەبوو. زانکۆیەک بە پرۆگرامگەلێکی پێشکەوتوو کە فۆکس بخاتە سەر هاندانی توانایی تاک و بیرکردنەوەی ڕەخنەگرانە. هاوشێوەی زانکۆ بەناوبانگەکانی جیهان وەک زانکۆ ئەمریکیەکان لە بەیروت و قاهیرە و دووبەی خوێندکار بتوانێت لێوەشاوەی ڕاستەقینەی خۆی بە تەواوی تێدا دەستکەوێت و بیخاتە بازاڕی کارەوە، نەک هەرتەنیا بڕوانامەیەکی زانکۆیی پێ بدرێت. I would like AUIS to remain at the forefront of helping to build a better Iraq, a better Kurdistan region. How do we do that? The entire fate of the world is in the hands of our teenagers. So by educating them, by helping them to think clearly, to think based on facts, not just on emotion or intuition, we think, we believe very deeply that we're positioning Iraq and the region to have a better future. سیستمی خوێندن لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی فۆکس دەخاتە سەر محازەرەی سەرەکی جۆراوجۆری زانستە مرۆیی و کۆمەڵایەتیەکان و بیرکاری و ئابووری و زانستە سروشتیەکان، هەموو ئەمانەیش بە گوێرەی نوێترین میتۆدەکان و لەسەردەستی مامۆستای شارەزا و بەتوانە. هەموو ئەمانە لە پێناو دەستەبەرکردنی نەوەیەکی تازەی سەرکردەی دواڕۆژە. It was very eye-opening. It was very interesting for us to have activities outside the classroom. Our life was not restricted into the classrooms. It gave me more to learn on my managerial side, on communication skills, on my ability to talk to people. So it wasn't just my life on campus restricted into the classrooms of what I learned from the books, from the teachers. It was so much more than that. پێگەی زانکۆکە لە سلێمانی چەندین ئاماژەی قوڵ لەخۆ دەگرێت، چونکە شوێنی ئاوێتەبوونی شارستانیەتە سەرەکیەکانی ناوچەکەیە لە کورد و عەرەب و فارس و تورکمانەکان و خوێندکارەکانیشی تێکەڵەیەکن لە نەتەوە و ئاین و پێکهاتە جیاوازەکان. پانتایی کراوە و فەزای فراوان لە ئەندازیاری دروستکردنی بیناکەیدا ڕنگدانەوەی فەلسەفەی زانکۆکەیە لە ڕووی شەفافیەت و پێکەوە ژیانی ئاشتیانە و تەوکردنی تێڕوانینەکان و توانای لاوانی پاشەڕۆژ لە هەموو بوارەکاندا، وەک نمونەیەک بۆ فێرکردنی ئازادانە لە ناوچەکەدا و هاندانی بیرۆکەی شیکاری و ڕەخنەیی و پشتیوانی ڕێگەی بنیاتنانی کۆمەڵگەیەکی ئاشتیخوازی دیموکراتی پشتبەست و بە بنەماکانی حکومڕانی ڕەشید و پێگەشتوو کە تێیدا هاوڵاتیەکانی لە سایی ئازادی و خۆشگوزەرانیدا بژین، هەروەک دەرفەتێکی لە باریش فراهەم دەکات بۆ دیالۆگی نێوان هەموو نەتەوە و ئاین و پێکهاتەکان. Developing different skills lets us to be prepared for another world outside of the university. Now, because of the activities and the internships that we have here in AUIS, we have gained skills and talents that is important for our future careers and future academic life that we want to approach. The doors that was opened in front of me when I entered AUIS, because I was planned to have my education done in another university, which I think now if I done it there, I was not the same person that I am now, because AUIS didn't offer me only education, didn't offer me only the educational environment. It offered me a diverse environment, which I learned a lot from it, and also I've been engaged in some other activities that I did not know that I could be in. لە ساڵی یەکەمی خوێندندا ساڵی 2007 زانکۆکە تەنیا 3 بەشی هەبوو: دیراساتی نێودەوڵەتی، تەکنەلۆژیای زانیاریەکان، کارگێڕی کار.
ئەو کاتە ژمارەی خوێندکارەکانی تەنیا 10 خوێندکار بوو، بەڵام ئێستا ژمارەیان لە سەرووی 1600 خوێندکاری کوڕ و کچەوەیە لە 12 بەشی جیاجیادا. خوێندکار کە خوێندن لە زانکۆی ئەمریکی هەڵدەبژێرێت تەنیا هەر لەبەر کوالیتی خوێندن و فێرکردن نییە، بەڵکو بەهۆی ئەو بوارە فراوانەشەوەیە کە زانکۆکە بۆ خوێندکار فراهەمی دەکات لە پەرەپێدانی تواناتایبەتەکانی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکانی ئەرک و کاری پراکتیکی ڕۆژانەی، ئەمەش لەڕێی بوژانەوەی توانا و خوێندنەوەیان بۆ دۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و پیشەیی. خوێندکاری زانکۆی ئەمریکی خاوەنی ئیمتیازی ئەزموونکردنی هەموو بوارەکانی خوێندنەکەیەتی پێش ئەوەی بڕیاری پسپۆڕی لە بوارێکی دیاریکراودا بدات، ئەمەش لەسەر دەستی مامۆستایانێک کە هەموو هەوڵ و کاتی خۆیان تەرخان دەکەن بۆ بەدیهێنانی ئەم ئامانجا. لەڕێی گفتوگۆی خوێندکارەکان و پتەوکردنی بنەماکانی خزمەتگوزاری کۆمەڵایەتی و خۆپەروەردەکردن لەڕێی پەیڕەوکردنی نوێترین ڕێگاکانی خوێندن و فێربوونەوە کە لە جیهاندا پەیڕەو دەکرێت. دیداری سلێمانی یەکێک لا گرنگترین چالاکیەکانی ساڵانەی زانکۆی ئەمریکیە لە سلێمانی کە بۆ یەکەم جار لە عێراقدا سلێمانی کۆربەندێکی دیالۆگی لە خۆ دەگرێت و ئەو کەسانە ئامادەی دەبن کە زۆرترین کاریگەریان لە عێراق و ناوچەکە و جیهاندا هەیە و تێیدا دەرفەتی ئەوەش بۆ گەنجان دەڕەخسێنێت تا دیدار و گفتوگۆ لەگەڵ ئەو کەسێتیانەدا بکەن کە خاوەنی کاریگەرین لە ڕووداوەکانی جیهاندا. جگە لە دیداری سلێمانی، فیستیڤاڵی زانکۆی ئەمریکی لە سلێمانی بۆ داهێنانیش ئەنجام دەدرێت کە لەلایەن ناوەندی ڕێبەرایەتی کار و داهێنانەوە بەڕێوە دەبرێت بۆ ڕێزلێنان لەو کەسێتیانەی بەرهەم و چارەسەری گرنگیان پێشکەش کردووە و بەشداری ئەرێنیان هەبووە لە پێشخستنی کۆمەڵگە و پەرەپێدانیدا. بێجگە لەم چالاکیە ئەکادیمی و ڕۆشنبیریانە، زانکۆ فۆکەس دەخاتە سەر ڕەهەندە مرۆییەکان لە جەوهەری پەروەردەی خوێندکاردا. ئەمڕۆ زۆر لە دەرچوانی زانکۆی ئەمریکی سەرکردن و لە ڕیزی پێشەوەی کایەکانی پیشەیی و سیاسیدان لە دامەزراوە عێراقی و جیهانیەکاندا و ئەو ڕۆڵە دەگێڕن کە لە زانکۆکەدا فێری بوون لە بوارەکانی کۆمەڵگەیەکی بەردەوام و پێشکەوتو و ئاشتیخواز و بەرهەمهێندا. ئەنجامی ئەمەیش جێبەجێکردنی تەواوەتی دروشمی زانکۆکەیە کە دەڵێت ئەمڕۆ فێرببە و سبەی نێ ببە بەسەرکردە. Today I can proudly say that AUIS has significantly contributed to the success of my professional career, and this institution well equipped me with the skills, knowledge and experience that put me on a prosperous career path in international affairs. AUIS has one of the best education systems with gaining a foundation knowledge in a range of different topics. With a liberal arts education system, AUIS has opened our eyes to learn across a diverse field of studies. The professionality and the welcoming of AUIS's faculty reflects their centrality in addressing the primary education mission among the universities.